ئێوارتان باش بینەروی سەر خۆشەویستەکانم لە کەناڵی سلێمانی و رادیۆ تەلەڤیزیۆنی سلێمانی ئێوارێکی نوێ دەست پێ دەکەین لەگەڵ میوانێکی نوێ و بابەت و میوانە بەڕێزەکەم هەردوو یەک دەگرنەوە لەسەر بابەتی ئەم پرۆگرامەمان و لە یادینەکەین بە سپۆنسەری هەوری ددانی فلۆرۆداین ئەو پرۆگرامەتان پێشکەش دەکەم میوادارم هەموو تەندروست بن و هەروەها سەبارەت بە بابەت و میوانی ئەم ئێواری سلێمانی لام گرنگە ئەوەتان بەیاد بهێنمەوە لە تەمەنی منداڵیماندا هەرێکێک لە ئێمە زۆر بە جۆش و خرۆشەوە دەچوینە قوتابخانە هیوای ئەوەمان دەخواست ئەو ڕۆژە وانەیەکمان هەبێ لەو وانانەی کە قورس نین لە ئەو بابەتانە نین کە مێشکی دەوێت بیرکردنەوەی دەوێت فێرکردنی دەوێت بەما بە تێگەیشتون لەمە بەسم کەوانەی هونەر و تایبەت وانەی هونەر و هەروهاوانەی وەرزش و ئەو بابەتانەی کە تەرفیهی بوون لە نێو قوتابخانەکە هەمومان زۆر ئاواتی ئەوشمان دەخواست ڕۆژێک بێت لە قوتابخانە زۆر گرنگی بە موانانە بدرێت بۆیە لەم پرۆگرامە زۆر تایبەت دەمەوێت لەگەڵ میوانە بەڕێزەکەم کە هونەرمەندی شێوەکار گۆنا سلێمان بەڕێزیان هەم مامۆستان و باس لەوە بکەین کە باغدان بەوانەی هونەر لە نێو پرۆسەی خوێندندا و گرنگی چۆنەوە هەروەها لە ئێستادا تا چەندێک گۆڕانکاری بەسەردا هاتووە تا چەندێک ئەم وانەیە لەلایەن سەرپرشتیاران و بەڕێوەبەر بەڕێزەکان و لە نێو قوتابخانەکان بە گرنگی دەزانن و بەش و کاتی تایبەتی بۆ دادەنێن بۆ ئەوەی قوتابیەکان بتوانن باڵانسێک بکەن هەست بە بوونی تەرفیهێک بکەن لە نێو قوتابخانەکاندا و هەروەها لە لام گرنگە لەگەڵی باس بکەم ئایەوانەی هونەر سوود و پێویستی خۆی هەیە یاخود تەنها بۆ چێژ بەخشین و خاڵیبوونەوەی قوتابەکانە لە نێو قوتابخانەدا زۆر پرسیاری دیکەشم هەیە لەگەڵ گۆناخانی بەڕێز زۆر بەخێربێ زۆر خۆشحاڵم لێرە دەتان بینم پرسیارەکانمان دوایی سڵاوەکەمان دەست پێیەکەم زۆر سپاس سڵاو لە ئێوەش زۆر خۆشحاڵ بووم ئەمڕۆ توانیم لە ستۆدیۆ جوانی ئێوە بەشدار بم باز لە گرنگترین بەشی پەروەردە بکەم کە هونەرە دەسەکانتان خۆش بە بەدڵنیاییەوە هایە منیش زۆر پێ خۆشحاڵم و دەشمەوێت لە سەرتاوە گۆناخان پرسیاری ئەو بکەم بەڕێسام وەکو هونەرمەندێک لە بواری شێوەکاری وەکو مامۆستای وانەی وێنە کە یەکێکە لە ژانرە هەرە تایبەت و جوانەکانی ناو هونەر بە کۆی گشتی بەڕاستی کە ڕەنگەکان و وێنە بەگشتی دەمێ بزانم تا چەند هەز دەکەن گرنگیدان بەوانەی هونەر لە ناو پرۆسەی خوێندندا لە ئێستادا گرنگی پێدەدرێت و بە کۆی گشتی لەو پرۆسەیە هەز دەکەی بە یەکێک لەوانە دیارەکان دادەنرێت. سپاس بۆ ئێوە خۆی لە خۆیە وانەی هونەر گرنگترین وانەیە بە ڕێویای من کە بتوانێت خوێندکار لە ڕێی وێنەکەیەوە تعبیر لە هەست و سۆز و ئەو شتانی کە لە ناخیاونی کردو و کەپتی کردووە دەری ببڕێ جا دەرسی وێنە لە ناو سەکتەرەکانی پەروەردەیە ئەوەی بە درێژایی مامۆستاییم بە نسبەت خۆمەوە گرنگترین دەرز بووە و ئیتیمامێکی زۆر زۆرمان پێیاوە بە هەرگیز بە چاوێکی دەرزی لاسەفی سەیرم نەکردووە و ئێمالم نەکردووە بگرە من هەموو جارێک گوتومە دەرسی وێنە لە فیزیا و کیمیا و ئەوانە زۆر زەڕورتر و خۆشبەختانەش لە هەرج مەکتەبێک بووم ئیداری ئەو مەکتەبە هاوکارێکی زۆر باشی منیان کردووە و پشگیرێکی تەواوی من بوون وەکو مامۆستای هونەر بەڕۆیای من مامۆستای هونەر خۆی ئەو ئەحساسە دروستەکە کە ئایا دەرسی هونەر چەندێک گرنگە و چەندێک لە ڕۆحی مناڵەوە نزیکە ڕاستە مەبەستم بوو تاکید لە پرسیارەکە بکەمەوە تۆ تێبینی خۆتت دوود لەسەر کەسێتی خۆت بەڵام ئەمە وەکو مامۆستا گۆنا تا چەندێک بە کۆی گشتی هەز دەکەی هونەر لە پرۆسەی خوێندنماندا گۆڕانکاری بەسەردا هاتووە ڕاستەکەی ئێمە ئەگەر ڕاستێکی تاڵیشوێ لە کۆندا هەموو دەزانی هێندە گرنگی پێنەدەدرا هێندە بابەت نەبوو بەڵام ئێستا گۆڕانکاری بەسەر هاتووە بە گشتگیری لە ڕووی هەموو قوتابخانەکان و مامۆستاکانی هونەرەوە بەڵێ بە تاکید هەموو مامۆستاکان و ئێمە چالاکیەکمان هەیە دەستگایەکمانەیە پێڵن چالاکی هونەری سەرپەرشتێکی تەواوی ئەو بابەتاکەن هەموو مەکتەبەکان ئێمە ساڵانە چالاکیمان هەیە پێشبڕکێمان هەیە حتا لە بینی ئەهلیەکان و حکوومیەکانە پێشبڕکێکرێت و چەند شوێنێکی ئەهلی هەیە پێشبڕکێکن بۆ سەرجەم مەکتەبە گشتیەکان بۆی بەهرەی خوێندکارەکان دەرکەوێت لە ڕووی وێنە کێشانەوە بێ من خۆم مامۆستا
مامۆستای وێنەم لە ڕووی وێنە کێشانەوە بێت لەو بابەتانەی تر حتا لە ڕووی شانۆ لە ڕووی موزیکەوە ئێستا فستیڤالی گەورە ئاکرێ کەوابێ گرنگێکی تاو ئەیرێ لە ڕووی دەستگاکانەوە بە مامۆستاهێنان بەڵام ئیتر ئەگەر کەم تەرخەمێکە بێ ئەوە ئەکەوێتەوە سەر ئیدارەی قوتابخانەکان یاخود مامۆستای هونەرەکە خۆشنەویستنیەتی بۆ مادەکەی خۆی یا خۆی گرنگی پێنایە ئەگینا وەکو بە دوواداچوون و وەکو گرنگی لە قوتابخانەکانە من دڵنیام گرنگێکی زۆری هەیە زۆر جێگەی دڵخۆشیە مامۆستا گۆناتا چەند هەبوونی پەرتووکێکی تایبەت بەوانەی هونەر و بە جۆرێک لە گرنگی پێدانی دەزانیت هەم بۆ دروستکردنی ئەو هەستە لە لای قوتابی کە ئەموانەیە تایبەتمەندی خۆی هەیە و دەبێت بخوێندرێ پەرتووکی هەیە بۆی چاپکرا و خۆشبەختانەش کە بۆ ساڵی تازای خوێندن کە بیستمان کۆمەڵک لە کتێب بۆ پەرتووکی تازە چاپکرا هەندێک وانە گۆڕانکاری پێدرا زۆر جێ دڵخۆشی بوو یەکێک لەوانە وانەی هونەر بوو کە پەرتووکی تایبەتی بۆ چاپکراوە جا ئەوەش هەر حەز دەکەم زانم چەندە دڵخۆشی ئێوەی بە دواداهاتوو چی لێ چاوەڕێ دەکەن زۆر هەنگاوێکی زۆر باشە دەستخۆشیان لێکم لە وەزارەتی تربیەکەم هەنگاویان ناوە بەڵام من خۆم ینی هەموو مامۆستایەک منهەجێکی تایبەتی خۆی هەیە هەنیە جار ئەو منهەجەی کە لە وەزارەتەوە دائەنرێ یاخود ئەو منهەجێکیان نردبوو بەڵام هیچ مامۆستایەک ئیشی پێ ناکرد ساڵانی پێشوو لەبەرەوەی لەو منهەجەی کە تۆ ئەتێ بە مناڵەکەی بڵیتەوە دوور بوو ینی لە مستەوای عقلی مناڵەکان نەبوو ئێمە بە حکمی چەند ساڵێکی زۆرە تەجروبەمان هەیە لەگەڵ مناڵە ئەو کتێبانی کە پێشتر دانرابوو کۆمەڵی کتێبی ڕەمزیان دانابوو ئەنێرا بۆ قوتابخانەکان بەڵام هیچ لە ڕێی مستەوای مناڵەکانان نەبوو هەنێکی لە مستەوای جامعەیە بوو هەنێکی لە مستەوای خوێندکاری ماهەدەکان بوو ینی مناڵێکی بنەڕەتی تۆ پێویستەکە زیاتر مێشکی و خولیا و ئەو ئەندێشە و فەنتازیای کە خۆی تیاژی زیاتر لەگەڵ بەڵێ ئەو فەنتازیای خۆی تیاژی و عالمێکی تایبەت بە خۆیەتی ئەوە دروست ئەکا هەتا ئێوارە تۆ باسی شتێکی بۆ بکەی ئەوە ئەکاکە خۆی ئەوێ مناڵ بدایەتی سەرەتا ئیشکردنی لەبەرەوە ئەو منهەجە زۆر بەکارنا هیوادارم ئەو منهەجەی کە ئێستا هێشتا نەگەشتۆتە دەستی مامۆستایانی هونەر ئەو حەز و فەراغە گەورەی پڕ کردبێتەوە کە بتوانین ئێمە ئیشی تا بکەین لەو مەجالەیە هیوادارین هەم لەژێر سەرپەرشتی مامۆستایان و پسپۆران و هونەرمەندان تایبەتمەندانی وەکو خۆتان بووبن با تۆزە بینە سەر باسی مامۆستاکانی دیکە بە کوردی با تۆزە زەمی بیرکاری و فیزیا خیاڵکەین من ئەگەر بۆ کاتی تەمەنی خۆم بیر بکەمەوە بەداخۆ جار هەبوو مامۆستای ئینگلیزی بیرکاری وانەی هونەری لێ ئەبردین ئەیوت ئەمە زەڕفترە با بۆتان تەواوکەم لە قۆناغی بنەڕەتی بەگشتی ئێستا تا چەندێک مامۆستاکانی ئەو وانە جدیانە کە ڕاستە ئەوانیش بابەتەکان گرنگە بەڵام وانەی هونەر ئەتوانین بڵێن بەشەکەی بۆ خۆیان ئەبەن تکا لە ئێوە ئەکەن بیبەن بۆ ئەوەی پێیان وایە ئەوان گرنگترن ئەو حاڵەتە زۆر هەیە لە مەکتەبەکانە بەداخەوە دایمەنیش ئەو سراع هەیە لە بینی مامۆستای هونەر و مامۆستاکانی بیرکاری و ئینگلیزی و کیمیا و ئەحیا و فیزیا و هەتا لە بنەڕەتیە مامۆستای بیرکاری زۆری بە کۆمەڵایەتی و بە حکمیەوەی منهەجەکان زۆر و تەواو نابێت طبعاً ئێمە بدایەتی ساڵ هەتاوەکو چالاکی و شتەکان دابێت بە هیچ جۆرێک مە دەرز ناوین بە هیچ مامۆستایەک من یەکێکم لەو مامۆستانەی تۆزە دامن کێشەیەوم هەبوو لەگەڵ مامۆستاکانە دەرزی هونەر زۆر بەکەمی یاوم بە هیچ مامۆستایەک حەزم نەکردەوە وەریگرێ ئیلا یعنی شتەکە زۆر ضرور نەبوو بێتی و هەستم کرد بە پێویستیە بۆ تەلەبەکە کە وەریگرێ کێشەم نەبووە بەس وەکو ئەوەی دەرزەکە ئیهمال کەم و هەژ مامۆستای داوایکە بە حیاتی حەزم لە شتیوانە بوو پێشم خۆش نەبوو هیچ مامۆستای داوام لێ بکە ئەو حاڵەتە زۆر هەیە و تەلەبەش زۆر مشکلەی ئەو هەیە بە تایبەتی بۆ وەرزش و بۆ وێنە ینی ئەگەر مامۆستای هونەر خۆی ڕێگە با ئەوان هەر ئەیانەوێت بەس بدایەتی ساڵ نامەعنی لە ئەخێری ساڵایان نزیکی امتحانات کە تاقیکردنەوەی قوتابخانە مناڵەکان دەست پێکە ئیتر مامۆستای بیرکاریەکەوێتە خۆی حەزەکە مراجعەیەکی زیاتری پێ بکاتەوە دەرسێک قەینا مەسەلەن دوو دەرس قەینا بەس ببێ بە عادەت هەموو جارێت دەرسەکە داواکە ئەوە خەتی سوورە لە لای من دەستان خۆش مامۆستا گۆنا با بڵێن زۆر جار ئێمە کە باسی هونەر ئەەکەین لە نێو قوتابخانەکانە زیاتر تەنها خاڵمان بۆ وانەی هونەری وێنە کێشان دەچێت گەرچی لەوەی کە هونەر دەزانین دنیایەکی پڕپڕە لە بەهرە و توانە جیاوازەکان و ژانری زۆری تێدا لە میوزیک و لە وێنە کێشان خودی خۆی و لە شانۆ و تەنانەت پەیکەرتاشی و زۆر بابەتی گرنگمان هەیە لە ناو خودی هونەرە پرسیارەکەم ئەوەیە کە دەمێ بڵم ئێمە کاتێک کە پەروەردەی هونەریمان هەیە لە ناو قوتابخانەکاندا ئایا
بۆچی هەست دەکەین زیاتر هەمووی کۆکراوە تەنها لەوانەی بە شوێکی گشتگیر لەوانەی وێنە کێشانە یاخود مەبەستێکی پەروەردەی لە پاڵەوەیە هەموو هونەر لەوەیە کۆکراوەتەوە یان بە جۆرێکی کێیە بە پێی قوتابخانەکانە دەکرێت ئەو بەشانی دیکەش بخوێنرێت کە تۆ ئەڵی پەروەردەی هونەر یعنی هەرسێ چوار بەشەکە دەرسی وێنە کە ئەوترێتەوە بەس تەنها وێنە نییە من کە ئەو دەرسی ئێڵێمەوە کەسێکی هاتبێتە دەرسی منەوە و خۆشبەختانەش دەرسم زۆر وتۆتەوەکو نموزەج بۆ خوێندکارانی پەروەردەی بنەڕەت ئێواران و بەیانیان و جامعە پەروەردەی بنەڕەت ئێمە خریجی ئەوێکشین خۆمان کە دەرسی هونەرەڵیتەوە ئەبێت تۆ مۆسیقاش و شانۆش و وێنە کێشانەکەش تێکەڵکەی بۆ نمونە من چیرۆکێکی گێڕمەوە بۆ خوێندکارەکانم ئەمەیە ئەو چیرۆکە ئەمڕۆ ڕەسمکەین ئەو چیرۆکە ئەبێ من ئاکت بکەم بۆیان لەگەڵ یانە نمایشێکی بۆ بکەم بۆ منە باسی پیرەمێردێکەکەم ئەبێ خۆم کەم بە پیرەمێردێک یا مناڵێک هەڵەسێنم ئەیکەم بە پیرەمێردێک کچێک مناڵ ینی شخصیاتەکان لە ناو خۆیانە شانوەیەکی 5 دقەیی سەریعیان پێ ئەەکەیت و لەگەڵ لێدانی چەند گۆرانیەکە یعنی تۆ ئێستا دەرسی هونەر هەرەوە نەماوە مامۆستای هونەر بچێتە ژوورۆڵێ ئەمڕۆ ڕسمێکی بەهارم بۆ بکە نەخێر کە تۆ باسی بەهاری بۆکەی ئەبێ بە داتاشۆ ڕسمی طبیعی پیشان بیت گۆرانی بەهاری بۆ لێ بیت لەگەڵ یا نمایشێکی جوانیان بۆ بکەی مناڵەکان لەگەڵ یا بیڵێنەوە باسی بەهارەکەی تو باسی بۆ نمونە هەنگەکەی ئەبێت ئاکتی هەنگیان بۆ بکەی یعنی ئەمە تەشەوقێکی زۆر ئەیە بە مناڵەکە کە حەزی لێبێ هەر ئەوە نییە بەس تەنها ڕنگدانی و ڕەنگا باکسەوە گۆرانیڵێ لەگەڵ یا هەڵەسێت لەوانی هەڵپەڕێت لەوانەیە ئەینەن مەڕ لاسایی مەڕە بۆ کاتەوە کاتە هونەر بە هەموو ژانرەکانی و ئەنانسێنن بەڵێ ئەبێ وابێت دەرسی هونەر ئەگەر وانەوترێتەوە قەت چێژی خۆی ناگەێنێ من بیرمە دایمە لەوانە بووم کە ڕسمی بەهار و شاخ و ماڵەکە بە حوتۆشتەکە نەما کرد دایمە ئانی زۆر پۆزێکی گەورەمە بووم لی تێگەیشتم مامۆستا چالاکی فیستیڤالەکان کە خۆشبەختانە دەبینین چالاکی فیستیڤالی گەورە دەکرێت ساڵانە پێشتر بەڕێزیشتان باستان کرد تا چەند هەست دەکەنم چالاکی فیستیڤالانە گرنگیان هەیە لەلایەنی ئەوەی کە مامۆستای قوتابخانەکان لە مامۆستا هونەریەکان تایبەتر یەکتر بناسن چالاکی یەکتر ببینن ئەو جۆرێک لە منافەسەی کارکردن دروست بێ و بە هەمان شێوە قوتابیەکانیش قوتابی ئەم قوتابخانە ئەو قوتابخانە یەکتر بناسن تێکەڵ ببن و تاوەکو تا چەندێک ئەو چالاکیانە کاریگەریان دەبێت لەسەر ئاڵوگۆڕی توانە و بەهرەکان طبعا خۆشترین شت لای ئێمە مامۆستایانی هونەر ڕۆژی عەرزە کە لە چالاکی قوتابخانەکان ئێمە پێشانگامان هەیە بۆ ئەو هاوڕیانی لەوانێ هاوڕێم هەبوو 20 ساڵ بۆ نەمبینیەوە تۆ لەو چالاکیان نابینیومەتەوە ئەمە هەم ئاشنابوونێکی زۆرە بە هاوڕیانی شێوەکار کە تۆ ئەیان بینیتەوە پاش داوەڕانێکی زۆر و منافەسێکی بە قوتیش دروستە بێت لە بینی مەکتەبەکانە بۆ نمونە من ئەمساڵ ئەگەر مامۆستایەکی کەمتەر خەم بەم یاخود ئیشێکی زعیف پێشکەشکەم کە ئەبینم هاوڕێکانم لە من زۆر باشتر ئیشیان کردووە و نەتیجەیەکی زۆر باشیان هەیە غیرەت تێگەم گرێ وەڵێم وەڵا بێ من ئەمساڵ ئیشی باشتر بکەم ئەمە تەرجیعێکی زۆرە بۆ ئێمە و هەروەها مناڵەکانیش کەیان هێنی سەیری ئەو چالاکیاناکەن هەر ئەوە نییە لە ناو ئستۆدیۆکەی خۆیان کە لە ناو پۆلەکەی خۆیان ئیشێکی کردووە و نەڕاتە دەرەوە بەعکسەوە ئاشنابێ بە ئیشی جوانتر فکری جوانتر وەرەگرێ لەوانێ خەزنی کا بۆ خۆی لە ماڵەوە تەجروبەی کاجارێکی کە و ساڵی داهاتوو هەستەکەی تۆ لە باتی کۆمەڵێ شتی تایبەت ئیزافەی کۆمەڵی شتی هونەری ترەکەی بۆ خوێندکارەکان یعنی ئاڵوگۆڕێکی سەقافی هونەری زۆر باشە لە بەینیانە بەدڵنیاییەوە زۆر باشە بێ دەستی ئێوە خۆش بێ بەگشتی مامۆسایانی وانەکانی تر ئەمەیان ئەمە بزانم تا چەند ئەوان کار ئاسانی ئەکەن یاخود کاتی ئەوە دەدەن کە بۆ مامۆسای هونەر بتوانێت کارێکی وەها بکات بۆ قوتابی لە نێو قوتابخانەدا هاوسەنگیەک ئەگەر ڕاگرێت کەمێک لە نێوان وانە تەرفیهیەکان و وانە جددیەکانی کە هەیە چونکە بەڕاستی یان بە جۆری کەش بڵم مامۆسای هونەر چەند وانەی پێویستە بۆی کارێکەوە کە قوتابی هەست کات بەو هێوربوونەوەی کە لە قوتابخانە هەیەی بەرامبەر بەو هەمووانە جددیەکەیەتی وانە چونکە ئەمە یەک وانەی هونەریشمان هەیە بەڕاستی کە ئێستا باسیکەین لە پاڵ هەموو وانەکانی دیکە ئەمە چۆن ئەو خشتەیە دادەنرێت چەند بەشەوانە دادەنرێت بۆ هونەر خۆی ستانداردە لە وەزارەتەوە چەند بەشەوانەیەک بەپێی ئەم ساڵانەی ئەخیر کە بەڵین بایکۆت و کۆمەڵێ نەکسە هات بەسەر پرۆسی هەموو پرۆسەکانە تۆزێ ئەوەی دەستیان بۆ بردو هینیان کرێک سەر هونەر کەم کرایەوە بەداخەوە ئەگەر بتوێ ئیشی جدی بکەیت باوەڕم پێ بکە دەرسێک دوو دەرس هیچ نییە
بابەتی هوەری تۆ بڵێیتەوە بەستەکەم ئەو کاتەش زۆر کەمە من هەموو جارێک ئەڵێم ئەو دەرسە زۆر کەمە بۆ دروستکردنی ئیشێکی هوەری قەت وێنەیەک لەو حەیەک بە ئیشێک دەرسێک تەواو نابێ ئێمە جاری وا دوو دەرس سێ دەرس ئەگەر مەرسەمێکی باشت هەبێ ئەتوانێت احتفاظی پێ بکەیت تەواویەکەین ئێمە هەروە ئیشمان کردووە یعنی گەورەترین مەساحەی ئەوێ بۆ ئیشکردن ئەوە هەر زۆر کەمە ئەو منهەجە و ئەو مامۆساژ کە لە مەکتەبەکایە چەندێ دەرزەکەی خۆی خۆش بێ و گرنگی پێ باوجددی بێ مامۆساکانی کەش ئاوا سەیریەکەن من چەندێک جددی بم و احتیمان بە دەرسەکەی خۆم بم و بەلاسەفی نەزانم مامۆساکانی کەش بە هەمان شێوە بە گرنگیەوە سەی دەرسەکەی منەکەن کەمترە وێرن تەکلیفیەوە لێ بکەن بەتاکید کە من ببینێ خۆم تااقەتم نییە بچم بۆ دەرز و ئەی خوا منهەجم نییە و ئەمە کەی دەرزە و ئەمە چۆن وابێ و ئەڵ دەبێ بە من ئەسڵان هەر لاوچە بشکا بە منت بڵێ وەرە با یارمەتی منەتێکاڵە من دەرسەکەم وەرگرتووی باعکسەوە ینی من هەموو جارێک گوتومە لە هەموو شوێنێ گوتومە مامۆسای هونەر ئەگەر خۆی عاشقی دەرسی خۆی نەبێ قەت ناتوانێت دەرسی هونەر وەکو خۆی بەجددی بڵێتەوە بەدڵنیاییەوە مامۆسا شتێکی تر لە خەیاڵم لام دروست بوو ئێوە وەکو مامۆساکان بە قوتابەکانتان هیچ کات بووە لەبەر کەمی ئەو ماوەیە کە ئەو کاتێک کە وانەکە بە قوتابەکانتان دەڵێنەوە دواتر ئەگەر تابلۆکی قوتابەکەت لەبەرەوەی ئەبینی جوانە توانایکی چاکی هەیە ناچاربووی خۆت بۆی تەواوکەی لەبەروی کاتی نییە ئەو لە ناو قوتابخانەیان تابلۆیەکی بە جۆرێک دروست کرد بێ چۆن مامەڵە لەگەڵ ئەوە ئەکەن ئەو کاتە بۆ قوتابیە تعویزی بنەوە کاتی تر بیهێننەوە چی بۆکەن هەرگیز من لەگەڵ ئەوانی مامۆسای هونەر خۆی ئیش بۆ تەلەبەتەواوەکە و دژیشیم مەبەستەکەمەوە چۆن بووی پڕ ئەکەنەوە کاتێک ئەو کاتەکەمەی بەڵێ من یەکێک لەو شتانەی کە دای مشکیلەمە لە فستیڤالەکانە یاخود لە پێشبڕکەی خوێندکارەکانە مامۆستاکە خۆی ئیشەکەی بۆ تەلەبەکەی تاوا کرد و بە بەڵگەشەوە پێدەڵێن خۆی ئیشەکە بۆ تەلبەکە تاواکەی هێنێتە فستیڤالەوە دواتر بەڵێ ئەو کەسەشی تەقیمێکە نایزانێت ئێمەنیش سەرف تەلبەکە خۆی ئیشی کردووە تۆ کە باسی ئەمە چییە کات ئەو مناڵە ئەگەر بیشی باتەوە یەکەمیش بێت خۆی هەڵخەڵەتانەوە خۆش ێزانیەوە هیچی ئەو نییە یعنی کەوابێ خۆی سیقی بۆ ئیشە نیەکە کردوێتی و تۆش ئیشێکی خراپت کردووە یعنی تۆ مامۆسای هونەر من ئەڵم ئەگەر تەلبە ئەڵێ مامۆسا ئیش نازانم یاڵێ ئیشێکی کردووە لێ جوان نیە ئەڵم بەچی ئازانی جوان نییە مامۆساوێن ئەڵم یە خەت بکە جوانە جەمالێتی خۆی هەیە بۆ ئەو خەتە بە احساسەوە کردوتە ئەوەیە کە لە ناخی تۆیە دەرت بڕیوە یعنی شەرت نییە من مەسەلەن ئیشێک بکەم 100% جوان مامۆسای هونەر وەزیفەی مامۆسای هونەر چییە مامۆسای هونەر ڕێنیشاندەرە بۆ خوێندکار بۆ تەواوکردنی ئیشەکەی نەک ئیشی بۆ بکە ڕێنیشاندەرە بۆ نمونە لەکوێ ئەگیرێت ئەڵێ مامۆستا ئەوە نازام ئەو ڕەنگە چی دانێم ئەڵم ئەو ڕەنگە دانی لەواچێ زۆر جوان بێ ئیجباریشی ناکەم بەسەرێ ئەو ڕەنگە دابنێ نا ئەو ڕەنگە دابنەی لەواچێ زۆر جوان بێ بەڵێ چەند ڕەنێکی پێڵم ئەڵم بۆ نمونە ڕەنگی ساردی داناوە مناڵم چەند ڕەنکی گەرمی ئێمێڵە مەگەر ئەم ڕەنگانە دابنێ هیچ کامێکیان جوانە بێ ئیتر و خۆی قەرارەیە کامیان دابنێ یاخود لە مەساحەیەکی چۆڵایە بۆ نمونە جێ هێشتۆڵم ئەو مەساحی ئەگەر ئاوا بە مەساحی کاڵ جێبێڵیت لەوانەیە ناشرین بە ئیشەکە و عادی یەک دوو ئیشکەم بۆ کەڵە چی بکەم بۆ مناڵێ مەڕێکی تیا بکە بەڵێ یا ئەوم بۆ کەڵ ماڵ مۆسامەڕ نازانم من سکێچێکی بۆکەم لەسەر تەختەکەڵم ئەتوانی ئەمە بکەی ئەڵێتوانم ئەکوژێن مۆڵم وەرت گرڵیان چی وەرگر ئەوە بکە دەستخۆش ئەرکە ڕاستە هونەریەکە لێرەیە کە تۆ مەبەستە هونەر لە ڕۆحی ئەو قوتابیە دروستکەی نەک تێیپەڕێنی بۆ بیکەی بە هونەرمەندێک کە هێشتا ئەوە نییە سەرکەوتوو بن لەم دوایانەدا سەرپەرشتیارانی پەروەردەی نازناوێکی نوێیان وەرگرت بوون بە هاوڕێیان ڕەخنەگرت تاشان هاوڕیانی ڕەخنەگرێت سەرپەرشتیارانی هونەری ئەوانیش باماشەوە هاوکارن لەسەر ئەوەی کە بوانی هونەری لە کاتێک کە سەردان دەکەن و لە ڕەخنەکانیاندا دەڵێن دەبێوانی هونەری پێویستە بە پێی قورسایی خۆی بخوێندرێت و گرنگی پێ بدرێت هەموو سەرپەرشتیارانی هونەری من خۆشەویست سوڕێزی تایبەتیان هەیە و زۆریش پشتگیری ئێمەیان کردووە ئێمە پشتگیری تەواوی مامۆسایانی هونەرن من بەش بە حاڵی خۆم هەچ داواکاریەک هەر شتێکمان هەبێ پێمان ڕاگەیاندون و جێبەجێشیان کردو بۆمان و زۆر جەختیشیان لەسەر ئەوە کردوەوە کەوانەی هونەری دەرزێکی لاسەفی نییە و گرنگی خۆی هەیە و لە جەدۆلانە ئەبێ یەکەم دەرز بێن و ئەبێ ئەخیر دەرز بێ و بەڕێکرێ هەموو کات احتیمامێکی زۆریان بەوە یاوە لای ئێمە و پشتگیری تەواوی ئێمەیان کردو دەستخۆشیان لێکین ئەوەی ماوەتەوە پرسم کە قوتابیان خودی خۆیان چۆن لەوانەی هونەر دەڕوانن ئەوان ئەو هەستەی لەلایەن هەیە بۆ ئەموانەیە
چۆنە و ئایا ئەوەی ئێوە هەستی پێ دەکەن لەگەڵیاندا بۆ قوتابیان لەو قۆناغە جاجانی کە هونەر دەخوێنن وانەی هونەر وانەیە کە بۆ وەک پێویستیەک وەریدەگرن کە هەستەکەن پێویستیان بە وانەیە لەگەڵ مامۆساکان ئەم چالەکیان هەبێ یان هەر وەکو چێژبینین و خاڵی بوونەوەیە کە لە قورسایەکانی دیکەی خوێندن. طبعا تۆ ئەتوانێت ئەگەر پۆلێنی خوێندکاران کەی چەند پۆلێنێکە هەیەە زۆر گرنگی بە هونەر ئەیە و حەزی لێتی هەیە شار حەزی لە هونەر نییە لەوات عقدەیەکی هەبێ لە مناڵیا وکو خۆ پێشتریش باسە کرد مامۆساکە زۆری تیمامی پێنەوە یاخود خوانەخواستە شکانیوێتەوە یا هین تۆزە تەرە بۆ لە هونەر. دایما ئەو مشکلانە هەیە لە بین تەلبەکانە بەڵام بە ئامەتەن تەلەبە بە ضرورەتی ئەزانێت دەرسی هونەر بخوێنێت چۆن دەرسی کیمیا و فیزیا و حیازە حەزەکە بە جدی بخوێنێ و دەرجی تابێنێ هونەریش ئەشکەوێتەوە سەر سەقافەتی خێزانەکان خۆی هەنێ خێزان بەداخەوە سەقافەتی ئەوەی نییە مناڵەکەی وا فێر کردووە کە گرنگی بە دەرسی هونەرمەیە نابێ ڕسم کەی تۆ بڕۆ فیزیاکە و امتحانی فیزیاتا بێ امتحانی فیزیا بکەی ڕسم مەکە ئەمە وای لە تەلەبەکە کردووە دەرسی هونەر بە هیچ نازانێ ئەمە کێشەکە ئەمەیە ینی سەقافەتی خێزان زۆر دەورە بینە لەناو خوێندکارەکانە هەستی پێەکەین ئێمە ئەو تەلەبانی هەیەیانە زۆر زیرەکە پێرفێکتە لە دەرسەکانی کاکەچی لە هونەرا هیچ ئیحتیمامێکی نییە و دایک و باوکی شەڕێکا لەسەر دەرەجەی هونەرەکە لە ئەبێ دەرەجەی هونەرەکەشی سابێ خۆ میژڵم کەس بیکاسۆ و ڕامراند و ڤانکۆخ نییە من سەیوەدانم بە خۆشمەوە چۆن سەدانێت من زدی ئەوم قەت سەد دابنێم بۆ تەلەبە چونکە کەس پێرفێک نییە تا بە خۆشمەوە ناتوانانی من سەد بە خۆم بم هەتا سەد بە مناڵێک بم کە هیچ ئیحتیمامێکی پێ نییە سبێنی خۆشی سیقەی بەوە دەرەجەی خۆی نەڵێ من هیچیشم نەکرد سەی یاومەتێ بەڵام لەگەڵ ئەوە شانیم قەت مەسەلەن دەرەجەی کەمیش بم بە تەلەبە مناڵم خەتێکم بۆ بکە مەسەڵەن ئیشێکی جوان کە بەس لە ڕۆحی خۆتەوە بیکە دڵنیا بە من دەرەجەی بەرزەهێنی لەلام و ئەوەشی تەلەبەی من بوێ خوێندکاری من بوێ ئەزانێ دەستا خۆش بێ ئێمە هەر بەم کاتەکەمە هەستمان کرد کە چەندێک مەبەستە ڕۆحی هونەری ببەخشی بە ئەوانی بەرامبەر سەرکەوتوبی ماندوو نەبی مامۆستا ئەرکتان زۆر پیرۆزە و وانەکەشت زۆر زۆر پیرۆزە دواپەیامت دەپرسم بۆ مامۆسایانی هاوپیشەی خۆت بۆ قوتابیەکان بۆ بەڕێوبەرە بەڕێزەکان لەنێو قوتابخانەکانە کە چەند پێویستە ئەوانش هاوکار بن گرنگی بن بە بوونی وانەی هونەر و هەروەها دابینکردنی پێداویستەکانی ستۆدیۆی هونەری. زۆر سپاس بۆیەوە تاوان من دواپەیامم بۆ هەموو یەکەم شت بۆ بەڕێوبەرەکانە کە پشتگیرێکی تاوای مامۆسانی هونەر بکەن لە ڕووی پێداویستی و ستۆدیۆ و شوێنی ئیشکردنیان یعنی شوێنێکی تایبەت هەبێ بۆ مامۆسایانی هونەر کە بتوانن ئەو چالاکی هەیەە ئەو تاقەی هەیەە لەگەڵ خوێندکارەکانە بەسەرکەوتووی بیکەن چونکە کاری هونەری لەم ژوور بۆ ئەو ژوور لەم پۆل بۆ ئەو پۆل ناتوانانی بیکەی ئەگەر شوێنێکی تایبەتی خاص بە خۆتن نەبێت چونکە لەوێ حڕێتی کامل هەبێ و قەتیش دەرسی هونەر بە لاسەفی سیر نەکرێ دەرسی هونەر ئەهەمیەتی وەکو دەرسەکانی تربێ بۆ ئەوی بتوانێ با پێوە بڵێم هەر لە دروستبوونی بەشەریەتەوە هەتا ئێستا هونەر ڕەنیشان دەربەوە هەموو شتێ هەر لە دروستبوونی مرۆڤایەتی و کە لە ئەشکەوتەکانە لە سەردەمی نیادرتاڵەوە کە گزارشتیان بە وێنەکێشان و بە نەحت و بەمانە سیرامیک و بە شتەکان دەربڕێەوە لەوێەوە هونەر جوانی دەسی پێکردو هەتا ئەم ڕۆژێک کە ئێمە گەیشتوین کەوابێ دەرسی هونەر لە هەموو شتەکانی دنیاە گرنگە لە خۆگۆڕینی ڕۆژانەمانە دانانی ناوماڵەکانمانە جوانی بیناکانمانە جوانی ڕازاندنەوەی باخچەکانمانە ڕنگانەوەی هەیە لە هەموو کایەکانی ژیانە کەوابێ دەرسی هونەر سەرەکی ترین دەرسە. دەستان خۆش بێت ئێوە سەرکەوتوو بن زۆر زۆر سپاس دەکەم مامۆستا گۆنا زۆر زۆر خۆشحاڵم لەگەڵ بەڕێستاندا نەڕەندی شێوەکار و هەم مامۆستا هیوادارم کە ساڵی نوێی خوێندن کە زۆر لە نزیکە و لە ڕێمانە بە سەرکەوتنی گەورە و فستیڤاڵی زۆر گەورە بتوان بەڕێکن ئینشاءڵڵا ساڵی داهاتوو ببێتە ساڵی بەرهەمهێنانێکی هونەری جدی و تعویزی هەموو ئەو ناخۆشی و گرفتانی ساڵانی پێشوو بدرێتەوانێ و چالاکی باش و بەرچاومان هەن ئینشاءڵڵا دەستەکانتان خۆش بێت بینەروی سەرە خۆشویستەکانم یادارم کە ئێوەش سووتان لە پرۆگرامی ئەمڕۆ بینی بێ و لە کۆتاییدا دەڵێم بۆ خێزانە بەڕێزەکان تایبەت بۆ دایکان و باوکانی ئەزیز تکایە ئاگداری هەستی منداڵەکانتان بن هاوکاریان بن بۆ ئەوەی ئەوانیش بتوانن هونەری ناخی خۆیان بدۆزنەوە هەمیشە دەوترێت لە ژیاندا هەر کەسێک هەر جۆرەك پیشەی هەبێ دەبێ
هوەرمەند بێتیدا تەنانەت لە شۆفێریکردنیشدا دەبێت بە هوەر و شۆفێری بکەین کەواتە لە هەموو جێگەیەکی ژیانمانداوەکو بە موسای بەڕێزیش پێشنیاری کرد و باسی کردەوە هوەر گرنگی و تایبەتمەندی خۆی هەیە بۆیە کامی زۆر حەز دەکا منداڵەکەی ئەگەر پزیشک بێت یاخود ئەندازیار بێ پارێزەر بێ تکا هەوڵ بدەن سبەی ڕۆژ ئەندازیارێکی هوەرمەند بێ پزیشکێکی هوەرمەند بێت لە ناخی خۆیدا بە هوەریانە بتوانێت کارەکەی ئەنجامدا زۆر سپاس بۆ ئێوە دەستان خۆش بێ و سپاس بۆ بەڕێستان خۆشحاڵ لەگەڵتاندا.